تاکو ئێستا بە فەرمی ئێمە ئاگادار نەکراوین کە بەشدار بین لە کۆبنەوەی بەیانی کە ئەوەی ئاگادارین کە بەشێک لە ئەجندای کۆبنەوە کە تایبەتە بە قسەکردن لەسەر هەڵبژارنەکان و دیاریکردنی کاتی هەڵبژارنەکان ئومید دەکەین کە لە کۆبنەوەی بەیانی پەرلەمانی کوردستان بگات ئەنجامێک و پێش 6/11 کە پەرلەمانی کوردستان وادەی یاسایی تەواو دەبێت پەرلەمان بڕیارێکی یەکلاکەرۆ بدات بۆ ئەوەی کە حیزبە سیاسیەکان دڵنیا ببنەوە ئێمە و کۆمیسیۆنیش بەڕاستی دڵنیا بین بۆی کە ئەو ماوەی کە دیاری دەکرێت بتوانین لە ماوەی ئەو ماوەی کە دیاری دەکرێت ئێمە بۆی کە پلانی خۆمان دەبێت و ئامادەکاری بکەین بۆ ئەو کاتێک کە پەرلەمانی کوردستان دیاری دەکات بەڕاوێژ ئەو بەروارێک کە دیاری دەکرێت بەیانی پەرلەمانی کوردستان ڕای فەرمی ئێمە وەربگیرێت وەکو ئەنجومەنی کۆمیساران و ئەو بەروارە و ئەو کاتێک کە دیاری دەکرێت ڕەچاوی پەیڕەوی ئەنجومەنی کۆمیساران بکرێت چونکە بە پێی یاسای ژمارە 4 پێویستە هەر وادەیەک کە دیاری دەکرێت لە پەرلەمانی کوردستانی هەر لایەنێکی کە بەڕاوێژ بێت لەگەڵ ئەنجومەنی کۆمیساران